خۆش بوو کە میوانداری میوانێکی ئازیز بکەین کە ئەو میوانە لە ماوەکانی ڕابردوودا لە ساڵەکانی ڕابردوودا یەکێک بووە لە بەڕێوەبەرانی ئەم کەناڵە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ میوانداری کاک زایرمان کردەوە. کاک زایر بەخێر بێ. سڵاو لێبێ. بەخێر بێ. ڕێز و حرمەتم بۆ هەموو کارمەندانی تەلەڤیزۆنە پیرۆزبایی ساڵیادی تەلەڤیزۆنیان لێ یەکەم یەک بێک ئەوانەی ماون لێرە و ئەوانەیشی ڕۆشتونە و لێرە نەماون و لێرەی شۆسڵاو بۆ ڕۆحی پاکی کاکە سامان کە یەکێک بوو لێرە لە کادرە باشەکانی تەلەڤیزۆن و هەواڵی پێشکەشە کرد و کوڕێکی قۆز بوو شاشەکە جوان بوو بە سامانەوە جێدا خەیانی وسڵاو ڕۆحی پاکی. سپاس بەخێر بێ یاخوا. کاک زاهیر ئەگەر باسێکی کەناڵی کەرکووک بکەیت و سەرەتای دامەزرانی ئەم کەناڵە مەبەست لە دامەزرانی ئەم کەناڵە چی بوو؟ پەیامی ئەم کەناڵە چی بوو؟ کەناڵی تەلەڤیزۆنی کەرکووک بیرۆکە و هەموو ئەوانەی کەوات کە تو پێی ئەڵێ لە پشتیەوە بوو ئەم کەناڵەیدا بزان ڕەحمەتی مام جەلال بوو. ئەنی تا ماوەیەکی شەر پیان و کەناڵەکەی مام جەلال ئەنی مام جەلال لە پشتی ئەم کەناڵەوە بوو پەیامی ئەویش یعنی بۆ ئەم کەناڵە و ڕێنمایی کە لەگەڵ ئێمە دانیشت و دامانی ئەستافی تەلەڤیزۆن ئێمە موافقی کرد لەسەر 73 کەس مام جەلال بۆ ئەم تەلەڤیزۆنە 73 کارمەند بە بەڕێوەبەرەوە بە هەموویەوە 73 کەس بوو ڕێنمایمانی کرد کە ئەم تەلەڤیزۆنە ئەم کەناڵە کەناڵی کەرکووکیەکانە کەناڵی حزبی نییە کەناڵی کووردە کەناڵی عەرەبە ڕەسەنەکانی کەرکووکە کەناڵی تورکمانە کەناڵی مەسیحیەکانە دەبێ هەر هەمویان ئەو ڕەنگانە هەمووی لە کەناڵی کەرکووکە جێ ببێتەوە. ئێمەش یانی ڕێنمایەکانی مام جەلال گرنگ بوو 2000-3000 دانیشتین لەگەڵ مام جەلالە و بە تایبەتیش لە کاتی هەڵبژاردنەکانە کە یەکەم جار بوو دکتۆر نەجمەدین ڕەحمەتی یادی بەخێر هاتە کەرکووک و هاتە ناو هەڵبژاردنەوە مام جەلال ینی هینی ڕێنمایی تایبەتی هەبوو تەنانەت ینی من لە تەنیشتەوە بووم دەستمی گردوتی دکتۆر نەجمەدی ئەمانەتە لەگەڵ ئێوەیە ئەو وەختە ئەو تیمەی کە ئەچوو بۆ بەغدا و بۆ هەڵبژاردن ئەوانە بەقەوەت بوو ئێمە تیمەکانمان کاک خالی شوانی تیا بوو ئاڵا تاڵبانی تیا بوو ئەمانەی تیا بوو دکتۆر نەجمەدینیش اینجا دکتۆر نەجمەدین وابزانم نزیکەی یەکەم دەورەی هەڵبژاردنی دەور 20,000 دەینکێنە کاک خالید لە پێشەوە بوو لە هەڵبژاردنەکانە ئێمە جهودێکی زۆرمان کرد چونکە دکتۆر نەجمەدین دەمێک بوو دابڕابوو لە کەرکووک لە حەفتاکانەوە ئیتر دابڕابوو ڕۆشت بۆ ئەمریکا. گەبێنە سەر ئەو بابەتەی کە کاتێک ئێوە بەڕێوەبەری ئەم میدیایە بوون پەیوەندیتان چۆن بوو لەگەڵ کارمەندەکانە ئیشەکان ڕۆژانە چۆنەکرا؟ ئێمە خۆمان لە ماڵبەندە ئەو وەختە مامۆستا جەلال جەوهەر بوو ئەو یادی بەخێر ئێمە کەس نێتوانی تەدەخولی تەلەڤیزۆن بکە بە یەک ئستافێک بە عەقڵێتی هەمومان کۆبووە لە شاشەکەیە ئیتر لە بەڕێوەبەرەوە بۆ کارمەندەکانەوە تەنانەت بۆ پرزگە ئەوانەوە ئەوە نەبوو ئێمە نازانم ئیستا وایە یان نا بەس فترەیەک وا بوو هەر 6-7 کەس بەلای یەکێک ئاڕۆ یەکێک پشتیوانی لێ کرد ئەندامی سەرکرداتی یا ئەندامێکی مەکتەبی سیاسی ئێمە ئستافێکی بەقوت بووین لە کەرکووکە ئستافە بەقوتەکە هەر تەلەڤیزۆن نەبوو مەسە ئەنجومەنی محافظە کاک عەبدوڕەحمان محافظ بوو کاک ڕزگار عەلی سەرۆکی ئەنجومەن بوو ئەم ئەندامانی ئەنجومەن ئەم کاک ئاوات بوو کەمال کەرکووکی بوو ئەوانە بوون ینی هاوبەش بوو لە بینی یەکێتی و پارتیە تەباییەکی یەکجار گەورە و زۆر هەبوو لە بینی یەکێتی و پارتی و هەموو حیزبەکانە تەنانەت بە هەڵبژاردنەکانیش بە لیستێکدا بەزین پیانەوت لیستی برایەتی و ئەوانە بۆیە لە کەرکووکە ئەو هینان نەبوو ئێمە پشتیوانێکی زۆریشمانە بوو و ڕێگەمان نەدا هەندێک نەخۆشی هەبوو لە ناو مەکتەبی ڕاگەیاندن لە سلێمانی وەختی خۆی سڕاعیان و ململانیان ئێمە خاصیەتی کەرکووکمان وەرگرت بوو تایبەتمەندی کەرکووک تەدەخولمان ناکرد نەمانەهێشت ئەوان تەدەخۆن نەمانەهێشت ئێمە ڕاگەاندنیش تەدەخول بە ئیشەکانمانەوە بکە بە تایبەتی هەندێک سەرکێشیشمان نەکرد لەگەڵ عارفە ینی بە قسەیانمان ناکرد ئینادیمان نەکرد ئەوەی بە باش
مان بزانیا خۆمان ئەمان کرد و تەلەڤیزۆن هەر تەلەڤیزۆن نەبوو تەلەڤیزۆن علاقاتێکی گەورەیشیان دروست کرد و ینی من مەسەن بۆ نمونە لەگەڵ ئەم سۆرانی ئێستای بەڕێوەبەرتانە وەفدێکی جەبهەی تورکمانی عەلی مەهدی و حەسەن تۆران و ئەوانم برد بۆ لای سەرکردایەتی لەگەڵ کاک نەوشیروان دانیشتن بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەوانە وەختە عەفو بیرۆکەی ئەویان هەبوو کەرکوو کەرێمێکی سەربەخۆ بێ بۆ ماوەی 10 ساڵ شاڵا بکرایە ینی 10 ساڵەکەش تێپەڕی ئەو ئەبووە وێزگەیەکی گرنگ ینی لە پێکەوە ژیان و لە کاری سیاسی لە شارەکەی بەڵام نەبوو جارێکی تریش لەگەڵ کاگڕیا ساریکە هی ئەوانە هەر ڕۆشتم بۆ سەرکردایەتی چوین بۆ لای هێرۆخان جارێکی تریش هەر من بردیانم چوین دانیشتین لەگەڵ کاک ڕەفعەتوانە لە مەکتەبی ڕێخستنەوە یعنی ئەم تەلەڤیزۆنە بە تایبەتی ئێمە مەجموعەیەک کەوادری یەکێتی بووین وەکو کادر ینی وەکو سەرکردە تەسەڕفمانە کرد کەرکووکیش زۆر بەقەوت بوو مامۆستا جەلال بوو ڕزگار عەلی بوو لە پارتی کەمال کەرکووکی بوو کاک نەجات حەسەن بوو ئەمانە گشتی ئستافێکی گرنگ بوون گرنگیکی زۆر ئەدرایە کەرکووک تەلەڤیزۆنی کەرکووک لەناو ئەو گرنگیەیە ینی گرنگی خۆشی و لەناو ئەو گرنگی و ئیحتیمامەیە سەری هەڵدا تەنانەت من ئەلێرەیە کاک نەجات حەسەن و تەنها کەمال کەرکووکی شەیدوانمان کە بۆ بەرنامە بۆ تەلەڤیزۆن وا بووە وەختە کاک زاهێر باستی ئەوت کردیانی تاکو چەند گرنگ بووە کەناڵی کەرکووک بەتایبەت لەو کاتەیە کاکرایەوە ئاخۆ تاکو چەند لەسەر هەمان ڕێچکە بەردەوامە تاکو چەند توانیوێتی چ لە ڕابردووە چ لە ئێستاە کە پەیامی پێکەوە ژیان بگەێنێت کا پەیامی ئاشتی ئاشتەوای بگەێنێت تاکو چەند توانێتی دەنگی هاوڵاتیان بگەێنێتە لایەنی پەیوەندیدار و هەندێک لە کێشەکان چارەسەر بکرێت بەداخەوە ئێمە هەر لە سەرەوە ینی هەر لێرە لە تەلەڤیزۆنەوە بەعام لە کەرکووکە پەیوەندیەکانمان تێکچوو لەگەڵ پێکاتەکانە بۆ نمونە ئێستا بینیتان ینی لە ئەنجومەنی پارێزگا و دانانی پارێزگا و کاک ڕێبواروان چەندێکی پێچ و چەند مانگی پێچ و نەتیجەی ململانەیەکی تون و تیژ لەنەوە پێکاتانەیە تەلەڤیزۆن لەوێ هەر تەراجعی کردووە ینی ئەدای کورد لە کەرکووکە هەموو ئەدای کورد تەراجعی کردووە نەیتوانێەوە کورد ئێستا ئێمە تەنانەت ئەگەر وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش سەیری پەیوەندیەکانمان بکەین لە کەرکووکە پەیوەندیمان لەگەڵ چ پێکاتەیەکە ئێمە پەیوەندیەکی استراتیجیمان هەیە لەگەڵ تورکمان هەمانە لەگەڵ عەرەب هەمانە لەگەڵ مەسیحی ئێستا هاوپەیمانیەکمان هەیە بەڵام لەگەڵ پێکاتەکانی تر ئەو پێکاتە سەرەکیانە نیمانە تەراجعمان کردووە پاشا زۆرمان کردووە ینی ئەبینی کەناڵی کەرکووک و کەناڵێکی ینی کوردی کە سەرەسال لایەن ڕاشاد سەرۆک مام جەلالەوە دامەزراوە بێگومان دامەزرانەرەکەی یاخود ئەم دیارە لەلایەن کوردێکەوە بووە بەڵام توانیوێتی کە ئەم پەیامە جوانە پەیامی پێکەوە ژیان بگەێنێت ئەبینی ڕەنگە لە کەناڵەکانی تر دامەزرانەرێکی تورکمان یاخود دامەزرانەرێکی عەرەب هەمان شێوە کاردانەوەیان نەبێت یاخود هەمان بنەمایان نەبێت بۆ کارکردنەکانیان لە کەناڵەکانیان ینی بۆچی بەڕای تۆ ئێمەی کورد لە شاری کەرکووک بەم شێوازە هەوڵمانداوە کە پێکەوە ژیان کاری ئێمە بێت یاخود مەبەستی سەرەکی و پەیامی ئێمە بێت ئێمە بەنسبەت بە تایبەتی ینی ئیستا ئێوە خۆتان کارمەندانی ئێرە کراوەترن لە کارمەندانی کەناڵەکانی تر ینی مەساحەیەکی فراوان هەیە بۆ ئازادیەکانی خۆتان ینی ئێوە لە ڕێگەی بەرنامەکەتانەوە ئەتوانی تۆ زۆر پرسیار تەڕەحکەیتەوە لێپرسینەوە تیش لەگەڵا نەبێ بەس کەناڵەکانی تر وانە کەناڵەکانی تر گوشاریان لەسرە و چوارچێوەیەکیان بۆ دانراوە تا حدێک ئێوە ئەو ئازادیەتانە ئازادیەکی فراوانتانەیە بتوانن پەیوەندی بکەن بە میێوانەوە خۆتان پێشنیاری ئەوە بکەن کێ ببێتە میێوانی کەناڵەکەتان پرسیارەکانتان سەربەست بەرزانە و ئازادانە تەڕحەکەن ئەمانە هەیە ینی ئەم سیفەتانە لە کەناڵی کەرکووکەمەوە بەڵام ئەگەر ئێمە بە ئام سەیری تەلەڤیزۆن بکەین نەک ئەم تەلەڤیزۆنە هەموو کەناڵەکان ئێستاکە تراجعی کردووە بەرامبەر بە ئەمەی سۆشیال میدیا ینی ئێستاکە خەڵک هەموو کەسێک بۆتە ئەعلامی ئەبینیت هەواڵە خوێنێتەوە قسە ئەکا بە پێشنیار ئەکا لەسەر کەرکووک قساکە لەسەر ئەو شتانە قساکە کەناڵی تەلەڤیزۆنی بەعام بەگشتی تراجعی کردووە و ئێستا تەلەڤیزۆن
میزانەیەکی زەبەلاحی ئەوێ ئێوە ڕەنگ بێ من نازان ناچمەە ڕەنگ بە ئێستا ئێوە معاناتانە بێ لە ئیمکاناتی مادی وەکو زمانی ئێمە نیە ئێمە زمانی ئێمە 100 ملیۆن میزانیەمان بوو بە ئارەزوی خۆمان ئێمە داوای هەرچیەکمان کردا دکتۆر بەرهەم بۆ ڕێیز وزەرا تقریبا ملیۆنێ دۆلار من ئامێر و شتم پێکڕی یعنی کامیری تاڵزە و ئەوانم پێکڕی ئستۆدیۆکانمان ئاوا لێ کرد کاک عیمادە ماوەیەک ئیسەکەوا مەسئولی ئەلامە ئەو جێگری ڕێیز وزەرا بوو کاک عیماد جارێکیان چوومە لای یعنی یەک ئیمکانێتێکی یەکجار زۆری خستە بەردەستمان جگە لەوەیشمان جەلال بەردەوام خۆی یعنی بۆ پارە و بۆ شتانە پێیانمان بوتایان بە ئیداری گشتیمان بتایە بۆمانیان کرد و لێرەش پشتیوانێکی زۆرمانە کرا لێرە پشتیوانێکمانە کرا یعنی وێنەی نەبوو شتێکمان نقصان بۆ پێیانمان بوتایە ئەین بۆ ماسە جەلالمان وتایە بە کاک ڕەفەتمان بە کاک ڕزگارمان بوتایە یەک ڕاست ئەوان پەیوەندیانە کرد و هەموو ئەو پێداویستیانیان بۆمان جێبەجێ کرد مەبەستم ئەوەیە ئێمە کێشەمان نەبوو کێشەی مالیمان نەبوو کێشەی پەیوەندیشمان نەبوو لەگەڵ سەرکردایەتی و لەگەڵ مەکتەبی سیاسی و لەگەڵ ئەوانەیە بمانویستای قسە بکەین داکۆکیشمانە کرد و جاروایە شەڕیشمانە کرد و هات لەسەر تەلەڤیزۆنەکەیشمان ئیسناوی نایەنم یعنی ئەندامێکی سەرکردایەتی مەکتەبی سیاسی هاتە سەر تەلەڤیزۆنەکە هەڕەشەمان لێکرا لەسەر بەرنامەکانمان قسەمانە کە خۆمان ئەچوینە بەرنامەوە بەرنامەمان ڕاگرت من لەبیرمە جارێکان یەکێ لە بەرنامەکان ئەستافی گەردەلوولی بان کرد و لێرە سیرەکەم لە سیاقی بەرنامەکە دەرەچێت ئیحراجیان ئەکاتوانە هاتمە ناو استودیۆوە یان ڕاستەو خۆش بوو بەرنامەکەم پێیان بڕی یعنی تەدەخولمانە کرد ئێمە خۆمان شارەزایی یەکجار زۆرمان هەبوو لە سیاسەتی یەکێتی لەم شارە چونکە خۆمان کادری یەکێتیش بووین لە مەکتەبی ئەعلام و ئەوە من لە ئەندامی مەکتەبی بیر و هۆشیاری بوو مەسئولی ئیدارەیان بوومە بەڕێوەبەری گۆڤاری بیر و هۆشیاری بووم بە ئەو شتانە گۆڤاری حەمرین هەر بە تایبەتی لە ئەستافی بەناکەەوە لە ڕووی سەقافیەوە لە ڕووی ناساندنی کەرکووکەوە شارزاییمان بۆ کەرکووکان من خۆم کتێبێکمە جارانی کەرکووک ینی باسی کۆڵانەکانی کەرکووکە گەڕەکانی کەرکووکە ئەو شارەزایە ئێمە یعنی ئەو خیبرانە زۆر گرنگە ینی بۆ ئێوە یعنی تۆ ئێستا دەبێت زۆر شارەزاییتە بێ لە کەرکووک هەردووکتان لە گەڕەکەکان لە پێکاتەکان لە پێکەوە ژیان لە بیرکردنەوەی خەڵک لە پەیوەندی نێوان پێکاتەکان لە بازاڕە یعنی ئەچیتە شەقامی جمهوری شەقامی جمهوری کوردی تایە عەربی تایە تورکمانی تایە مەسیحی تایە تۆ بچی ئەو علاقاتانە ئەدینی دەبێت تەنیشتێکەوە دراوسێن علاقاتێکی جوانیان هەیە تەنات علاقاتی هاتچوانە علاقاتی ژن ژنخوازیان هەیە یعنی بچیتە ئەم قوڵاییەوە بێ ئێمە ئەگەر لەگەڵ سیاسیەکانە ئێستا لەگەڵ ئەو ململانەی هەیە لە سیاسەتە ناتوانین بیان گەێنینە یەک مەسەرەن کورد و عەرەب و تورکمانەوانە خۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە ئەتوانین ئێمە لەناو ئەم پێکاتانە ئیش بکەین گشتی یانی ئێستا ئەو فیستیڤاڵە بوو ئەوەی یەکێتی نووسەران کردیان و یەکێتی نووسەرانی عێراق لقی کەرکووک تقریبا 12 کەس کورد چیرۆکی خوێندەوە و شعری خوێندەوە و ئەتوانێت ئێمە ئەتوانین لە شوێنی ترەوە دەنگمان هەبێت ئەتوانین لە ئەمەی ڕۆژیان تەرخانکراوە بۆ ڕۆژی دایکە ڕۆژی باوکە ڕۆژی جلی کوردیە ڕۆژی ئاڵای کوردستانە ڕۆژی ئەتوانین لەوانەیە ئێمە تێکەڵی هەموو پێکاتەکان بین بیانێنین بەشداری بکەن لەگەڵمانە بێن بەشداری بکەن لەگەڵمانە لە هەموو ئەو بۆنە کۆمەڵاتیە ئێمەش بچین بەشداری بکەین ینی وەکو تەلەڤیزۆنیش ئێمە تەلەڤیزۆن تەبیعی وێزگەی سەیری تیا بوو تەنانەت عینادی و ئەیانم نارد ینی مەسەلەن ئەم ئەردەڵانم ئەنارد بۆ شوێنێک و بۆ شوێنێکی تر ئاسۆ مەنارد بۆ شوێنێک بچێت هینم بۆ بکات تێ شتێکم بۆ بکات سێرمەکە لە شوێنێترەوە هاتەوە راپۆرتێکی هێناوە ئەوە نییە وا بن نارد بوو ینی ئەمانیانەکە هیچیشمان ناکە تەنانەت ینی هەر بۆ نوکتەی ڕۆژێکیان هیدایەت ژوورەکەی بەتەنیش ژوورەکە و وتم هیدایەت کوانەوە هیدایەتم بۆ بانکەن وەڵا ئەم لە ئەولاوتیان هیدایەت لە لەیلانە تەلەفۆنم بۆ هیدایەت کردم هیدایەت وەرە ئیشم بێت هیدایەت باناسکە بڕکێ لە
لەیلانەوەهاتەوە وتی چیت وتم ئاسۆم بۆ بانکە ئاسۆ ژوورەکەی بەتەنیشتمەوە بوو یعنی ئەم شتانەمان هەبوو خۆمان لەناو خۆمانە ئایلەیەکی جوان بووین هەم پەیوەندیمان جگەلەوە سەفرم بۆیان ڕێکە خست ینی پارە هەبوو ئەو وەختە لە بەردەستمانە ڕزگار و ئەوان گشتی ئەیانم نارد ینی بۆ مەسیفەکانەیە ئەشۆیەکەمانەوە دوو ڕۆژەمانەوە مەسرەفیانمە کێشای تر هەموو شتێک ئەو خواردن و خواردنەوە ئەوانەیان گشتی کاکزارەگەر هەر وەک گاڵتەیەک داوان ئەردەلان یەکێکە لە کامێرەمانە کۆنەکانیە تەلەڤیزۆنە پێ دوایە ئێستاش هەروە بێ کاکزاریان تۆزە باشتر بوو ئەردەڵان کۆنتترۆل ناکرێ ئەردەڵان تەبیعی هەر ئەوە نییە ینی بڵێ کۆنتترۆل ئەردەڵان مواقفی جواریشی هەیە خۆشەویستە وات لێ ئەکا ئەو شتانەیش بکات کە بێزار نەبی لێ شەکارەکانی زۆر جوانە بەڕاستی دەستخۆشی لێکن ماوەیەکی زۆری شیان لە تەلەڤیزۆنە خۆتەزانی ینی بەڵێکی زۆری هەیە خۆش و پرسیاری خێزانەکەیم کرد ئەوش لێرە لە تەلەڤیزۆن بوو ئای تەلەڤیزۆن بووە مای ئەوە یەک دوو کەس بگەنەیەک ینی هاوسەرگیری بکەن لە ناو تەلەڤیزۆن و ئەوەیە هەر ئەردەڵان خەڵکی تریش بوو بتوان ئەوە بکەن کاک زاهێر بەڕێستان گرنگیەکی زۆرەدەن با کۆڕ و سمینارەکان هەمیشە کاری جوان ئەکەن وا گرنگیەتەن بخێنەوە گرنگیەدەن بە ڕۆشنبیری و ڕووناکبیری ئەگەر باسی ئەوە بکەین ینی هەرچەند ئەمە ساڵێتی کەناڵەکەیە بە باسی دەستگاکەش بکەین بێگومان کە ئەویش بەشێکە لە کەناڵەکە ئێمە ئەزانین کە ساڵۆنی شەقامی جمهوریمان هەیە کە هەفتانە کۆڕێک ئەنجام ئەدەن بۆ کەسانێک کە شایەنی بن بەڕای ئێوە ئەمە تاکو چەند کارێکی زۆر باشە و بەتایبەت کە ئەمە هەر لە نێو بیناکەی کەناڵەکە شایە شەقامی جمهوری ئەگەر باشجارێک کەدێک خاڵە نەکا جاروایە دەرەچێت لە مەسارەکەی خۆی یەکێک دێنێ پەیوەندی بۆ هێناونێ ئێوە خەڵکی مسەقفی باشتان هەیە ئەوە کاگڕێبین یەکێکە لەوانە یەکێکی ترتانەیە ئێستا کە ڕۆشتی بەشەکە کە دێت بۆ لای من ینی کتێب و شتە ئەم خوێنەرێکی باشە نەکرد خوێنەرێکی باشە شارزایەکی باشی هەیە ینی خوێندنەوەی هەیە بۆ کتێب بۆ سەقافە بۆ ڕۆشنبیری جگە لەوەیش ئێمە مایەکی ڕەبق هەردووکمان لە حملەی هەڵبژاردنە ینی هەردووکمان تیمی کاندیدێک بووین ینی شارزاییکی وامان پیا کرد ئێمە بتوانین لەگەڵ خەڵکی گەڕەکەکانەوە لە حملەی هەڵبژاردن و ئەوانەیە چۆنیکەن وەلەو من لە ڕووی ئەعلامیەوە هەڵمەتەکانی هەڵبژاردن هەتا لێرە بووم من بەرپرسی بووم هەڵمەتەکان لە ڕووی ئیعلامی تەلەڤیزۆنەوە من بەرپرسیارەتیم ئەگرتە ئەستۆ ئیشم ئەکرد لەگەڵیانە ئجا کاگڕێبین تەجروبەیە باشی هیوادارم تۆش تەجروبەیەکی باشتە بێ بچیتە ناو دنیایەکەوە پەیوەندی لەم شارەیە ینی ئەوەی پێکەوە ژیان پەیوەندی بە سەقافەی پێکەوە ژیانە ئەگە تۆ مەبەست ئاشتیە و پێکەوە برایەتیە ینی ئەبێ بخوێنیتەوە لەو بوارەیە دەبێ شارەزایتە بێ بێ هاوڕێتە بێ لە پێکاتەکانی تر هەر هیچ نەبێ بزانیت ینی تۆ میوان بانکەیت لە پێکاتەکانی تر ئاگادار بن ینی ئێوە خەڵکی دەرەوەی کوردیش بێن بۆ بەرنامەکەتان کاک زایر قسووریمان نەکردەوە بێگومان ئێمە هەر لە کاری خۆمان بەردەوامە بین و پەیامەکەی خۆمان کەویش پێکەوە ژیانە تەنانەت پرۆگرامی بەیانی باش بە 3 زمان پێشکەش ئەکرێ بە عەرەبی و بە کوردی و بە تورکمانیش و هەوڵمان داوە لە بەرنامەی تورکمانیە میوانی تورکمان بێنین و لە بەرنامەی عەرەبیە میوانی عەرەب بێنین بێگومان بیرمان نەچۆتەوە من تێبینیمێ لەگەڵ لەسەر بەرنامەکەتان لە کاتەکەی تێبینیم هەیە کاکزای پێشنیازت چێمان پرسیارە کاتێکزەکانت چییە کاتێک بێ مەساحەیەکی زۆر ینی کەرکوو ببینێت ئەو کاتە زۆر گرنگە کاکزای کاتێک کە بە 4 زمان تۆ بەرنامە هەواڵ پێشکەشکی هەر بەو شێوازە ڕەنگە من بەسم ئەوەی بەیانیان خەڵکی ئێستا لە دەوام ڕاستە بێگومان کاتەکانی تش ئێمە بەرنامەزانتی ئەوانەی وا لە دەوامل گشتی مەسئولێتی هی خێزان مەسەلەن لە دایرەیەک دەوامەکە کوردێ بەتەوەکەوەتی عەرەبێ بەتەوەکەوەتی تورکمانە بەتەوەکەوەتی مەسیحی بەتەوەکەوەتی نایبین ئەم بەرنامەی نابێن بۆیە من جارەکەی تریش پارەکەیش بوو هەر پێشنیارم کردوتم ئەم بەرنامەی ئێوە بگوازنەوە بۆ کاتێکی ئەمەی پێ ئەڵێن الوەقت الذهبی کاتێکی ینی ئەوە کە زۆرترین خەڵک بیدینێت خەڵک سوودی لێوەرگێت لە بەرنامەکانتان چونکە پرسیاری جوان تەرحەکەن و میێوانی باشتان هەیە میێوانی شارزە ئەهێن ئەو ئەهێن بەنسبەت شەقامی جمهوریش هەندێک لە بەرنامەکانی بە پێی میێوانەکان
ئەتوانن زیاتر تەختیەکەن لە ڕووی ئەعلامیەوە هەر ئەوە نەبێ بێتە خەبەرێک یعنی مثلا یەکێک بانگەکەن زۆر سەرکەوتوانە لە ئینەکە ئەتوانن ئێوە پامنێرەکەتان لێدوانێکی لێ وەرگێ دوای هینەکە لەسەر ئەو بەرنامەی کە ئەیکەن ئەوە یەکجار گرنگە و چاودێریش بن بەسەرەوە یعنی تۆ تەسەور نەکەنەوە خۆی ڕاستە کادرێکی ئەلامی ئەوانەیە بەس کە بزانێت چاودێر هەیە لە تەلەڤیزۆر لەسەری بۆ خۆی ئاگادار ئەبێ مقێت ئەبێ لە میێوان کێ دێنێت ئەو بۆ هەموو کایەکانی تر ڕاستە هەمیشە چاودێر کارەکان بەرەو باشترە هەوڵدەن ینی ئەنجومەنی محافەزەیش ینی کاک ڕێبوار ئێمە دوای ینی ناڵێم ینی خەباتێکی دوور و درێژی 6 ساڵ کە کورد خۆی بە ئەو ئەزانی کە تەهمیش کراوە پرایوەز خراوەوە ئێستا کاک ڕێبوار هاتۆ ئێرە ئیحتیمامی بنێ هەموو چالاکیەکانی ینی تەختیە بکرێت و لیقاعاتی لەگەڵا بکرێت و ئەو بکرێت لەگەڵ ئەوانەی شاکەوە دەنیان دا بۆ کاک ڕێبوار ئیهمالیان مەکەن مەسیحی و عەرەبەکان ئیهمال مەکەن ئەو تورکمانیش ئەو کوڕەکەیە لە ناو تورکمان لە ناوی نەجاتە زۆر ئەهات بۆ بەرنامە و تەنانەت من ڕۆشتوم و بۆ بەرنامە لە KNN و لە کوردساتیش لەگەڵیا ئەوانە هیکەوە قسەیان پێە بۆ هەموو پێکاتەکان بۆ پێکەوەژیان بۆ ئامانجی بەرنامەکەی ئێوە قسەیان پێ ئەوانە بانکەن بەدڵنێەوە بەخێر هاتی سپاس بامە دەروانێت من داوای لێبەر دەکەم ئەم کاتەکەتانیش کەم بوو بەڵام سەر ڕای ئەوەش هەر سوپاس ینی بەسەرکردن کار بوو کاک سپاس ینی بۆ بەسەرکردنەوەتان ئێمەش لە ڕۆژێک لە ڕۆژان وەکو ئێوە ئاوا دانیشتین لەگەڵ خەڵکا و پاممان هەبوو بۆ کەرکک ئەوانە پامتان دایم هەبێت بۆ کەرکک پامی جوان ئەتوانێت پێشکەشکەن سەرکەوتوو بن زۆر سپاس بێگومان جێپەنجە دیارە تا یاسا کاک زایر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ میوانمان بووی بەڵێ بەڕێزان ئەچینە ناوبڕێک و دواتر ئەگەڕێنەوە لاتان و بەردەوامە بین